ئیسرا وشەیەکی عەرەبیە و مانای گەشتە بە شەو. مەبەستیش لێرەدا گەشتەکەی پێغەمبەری خۆشەویست بوو صلی الله عليه وسلم بە شەو لە مزگەوتی حرام لە کەعبەی پیرۆزەوە لە مەککە بۆ مزگەوتی ئەقسا لە فەلەستین لە شام. ئەمەش ساڵێک یان کەمێک زیاتر پێش کۆچی پیرۆزی بوو بۆ مەدینە. خوای گەورە فەرمێ لە سوورەی ئیسرا: سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. واتەپاک و بێخەوشی بۆ ئەو خوای کە گەشتی شەوی بە بەندەکەی خۆی لە مزگەوتی حرامەوە بۆ مزگەوتی ئەقسا کرد، ئەو مزگەوتەی کە هەموو دەوروبەریمان بە فەڕ و بەرەکەت کردبوو تا هەندێک لە نیشانە و بەڵگەکانی خۆمانی نیشان دەین. خوای گەورە بیسەر و بینەرە. ناشێ کەس لەبەرەوەی ژیری دەرک بە ئەنجامدانی ئیسرانەکە ئینکاری بکە. لەبەرەوەی گەشتێکی ئاوا دوور و درێژ لە مەککە بۆ قودس بە تەنها شەوێک بە شتێکی ئیستیعاب نەکرا و مەحاڵە بینێ. ئینکاری لەمە بکا نابێ، چونکە ئەوی کارەکەی ئەنجام داوە و ڕێسا گەردوونیەکەی بۆ گۆڕیوە. خوای گەورەیە کە کردگاری گەردوون و خاوەنی ڕێساکانی بەڕێوە بردنێتی. خوای گەورە کە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکە ئاشکێ، هەر ئەو ئەم کارەی بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ئەنجام داوە. تۆ ئێستا کە پەنجە لە کیبۆردی کۆمپیوتەرەکە دەدەی 19 جار کە لێدەی، ئەگەر بنووسی بسم الله الرحمن الرحیم کە لە 19 پیت پێک دێ، کە گەیشتی تەمیمی ئەخیر بیەکەی بسم الله الرحمن الرحیمەکە بە سەراسەری هەموو سەرزەمینە گەڕا و هاتۆتەوە شوێنی خۆی. یعنی سرعەتی بەکارهێنان و ئەو سرعەتێک کە ئێستا هەیە مردەوردە هەندێک شتمان لا نزیگەکاتەوە کە نەقڵکردن ئەشێ ئەنجا شتێکی ئاسانتر بێ. ئەمە بەنسبەت عەبدێکەوە کە دروستی کردووە، بەنسبەت خوای پەروەردگارەوە کە پێغەمبەری نازداری دروست کردو عەلەیهی سەڵات وسەلام و بانگەوازەکەی خۆی پێداوە. ئەم چەوسانەوەی توش هاتووە ئەیبێت دڵنەوایی بکە، بەهێزتری کە قەناعەتی زیاتر بۆ دروستکە. گەشتێکی ئیسرای پێکا و دوای بەرەو ئاسمان بەرزیەکاتەوە بۆی لە ناخی پچەس پێکە. کردگاری ئەم گەردونەیە کە بەرزیەکاتەوە، کردگاری ئەم گەردونەی کە ڕێسای بۆ جازبیەت داناوە، ئەوە توانێت فەرمانی پێ بکە بوەستێ، فەرمانی پێ بکە بیگۆڕێ یا هەر شتێکی تر. ئیسرا لە مەککەوە بوو بۆ ئەقسا، بە گیان و جەستە بوو، نەک هەر بە ڕۆح. لە خەو نیشان نەبوو، بەڵکو بە حەقیقەتی بە ڕۆح و لاشە ئەنجام دراوە. ئەگەر وانە بۆیە کافرەکانی قوڕەیش ئاوا سەخت ئینکاریان ناکرد. ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بیفەرموایە من ئەم شەو لە خەونمدا گەشتم بۆ قودس کرد و لێو بۆ ئاسمانەکان بەرز کرامەوە، هیچ مای ئینکاری تێدا نەبوو، چونکە خەون بینین دیاردەیە کە بەسەر هەموو کەسێکا دێت و خەڵکیش لە خەونەکانیان ئاشتی سەیر و سەمەرا بینن لەمەش زیاتر. کەسیش ئینکاری خەونی کەسی تر ناکە. بۆیە خوای گەورە فەرمێ: وما جعلنا الرؤيا التي أريناك إلا فتنة للناس. واتە ئەو خەونەی کە نیشانمان دایت هەر بۆ تاقیکردنەوەی هەڵوێستی خەڵکی بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش ئەو شەوەی کە ئیسرای پێ بکرێ خەونێکی بینی. لە خەونیا بینی 3 فریشتە هاتوونەتە کەعبە. یەکیان لە هاوڕەکانی پرسی کامیان محەممەدە؟ یەکیان فەرمووی لە 3 فریشتەکە تی ئەوەی ناوەڕاستیانە. ئیتر هاتوون و بردویانە بۆ ئاسمان. ئیتر بۆ سبەی خەونەکەی بە حەقیقەت بینی. وەکو ئیمام ابن کەثیر ڕەحمەتی خوای لەبێ لە تەفسیر القورآن العەظیمە لە مجەلەدی 3 لە لاپەڕە 5ەوە باس لەم حادیسەی ئەجێڕێتەوە. حەدیث لە هەردوو سەرچاوەی سەحیحدا هاتوون لای بوخاری و مسلم کە ئیسراکەی بە سواری بۆراق بووە. فریشتەش هاوڕێی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام، هەر لە مەککەوە تا مزگەوتی ئەقسای قودس. لەوێ خوای گەورە هەموو پێغەمبەرانی بۆ کۆ کردوتەوە و بە ڕەزامەندی هەمویان پێشنوێشی بۆ کردوون کە بۆ سبەینە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی ڕووداوەکەی بۆ قوڕەیش گێڕایەوە، لێی پشتپەل کەوتن. ئینکاریان کرد و هەواڵەکان بەناو خەڵکیە تەشەنە پێ کرد تا ئەوی باوەڕی هێناوە بیخەنە سەر گومان و خەڵکەکەی تریش لە دینەکە دوورتر بخەنەوە. لەو ڕۆژەدا بوو کە قوڕەیش چوونە لای ئەبوبەکری سیدیق خوا لێ ڕازی بێ و بە تەوسەوە پێیان وت هاوڕەکەت پاڵانتەی ئەوە لێدا کە ئەم شەو چۆتە قودس و لەوێشەوە بۆ ئاسمان. ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ فەرمووی ئەگەر ئەو وای فەرموو بێ
ڕاستەکە. بۆیە لەو ڕۆژەوە لەبەر ئەو باوەڕە پتەوەی سەیدنا ئەبوو بەکر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نازناوی سدیقی پێبەخشی کە یعنی ڕاستگۆوان کە هەمیشە ڕاستگۆ بوو. ئەمە ئیسرایە. معراجیش گەشتە ئاسمانیەکەی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام کە لەسەر زەویەوە بۆ ئاسمانەکان تا گەیشتنی بەو شوێنەی کە پێوترێ سدرة المنتهى. لە حەدیثی صحیحی بوخاری و مسلمە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاسمانەکانە پێغەمبەرەکانی ئەبینی و دیداری لەگەڵە کردن. هەر لەو شەوەشا بوو کە 5 نوێژ بە پاداشتی 5 نوێژ لەسەر ئومەتەکەی فەرز کرا. ئێمە ئێستا کە ئەم مێژووە خوێنین هەروەکو وتومانە کورتەی مێژووی ژیانی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام، چونکە هەر کەسێک تەفسیلی بگەڕێتەوە سەر مەرجەعە گەورەکانی سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، چ لەوانەیە یەک کتێبن گەورەن وەکو گوڵاوی سەرمۆر الرەحیق المەختومی مبارەک فوری ڕەحمەتی خوای لێ بێ کە عالمێکی هیندستانە و کتێبەکەشی یەکەمی جیهانی بەدەستهێنا، کتێبێکی نایابە، یا کتێبە چاکەکەی مامۆستا محەممەدی مەلافایەق کە بە چەند مجەلەدێک لەوانێت تا ئێستا چاپی کردبن، من هەر بەرجی یەکەمیم هەبوو، هەر ئەوم دی بوو، یان کتێبی عەرەبی لەوانەی کە یەک مجەلەد و 2 مجەلەدن وەکو فقه السیرە، ئەوەی بوطیە، ئەوەی محەممەد غەزالی، یا دیراسات فی السیرە، یان کتێبی تر لەو بابەتە، یان ئەوانەی مجەلەداتی زیاترن 2 مجەلەد و 3 مجەلەد، هەتا ئەگەنە کتێبێکی وەکو دەلائل النبوەی بەیهەقی کە 9 مجەلەد کتێبە و لەسەر سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام نووسرا. هەر کەسێکیش لە باسەکانی ئیسرا و میعراج بێوە شارەزا بێ ئەتوانێت بگەڕێتەوە سەر بیدایەتی سوورەتی ئیسرا کە لەوێدا باسی ئیسرا و میعراج هاتووە، لە هەر کتێبێکی تەفسیر سەیر بکەی حتمەن باسییان لەو بابەتەوە کردووە. میعراج بە حەدیثی صحیح سەلمێنرا و قابلی ئینکارکردن نییە، ئەوی فەرمانی بەم کارە کردو و ئەنجامی داوە خوای پەروەردگار و کردگاری گەردوونە. هەرچەندە هەندێک زانا ئەو ئاەتی سوورەتی ئەننەجمیان کردووە بە بەڵگەی سلماندنی ئەم ڕووداوە کە خوای گەورە فەرمێ وەلەقەد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى عندها جنة المأوى. واتە جوبرەئیل جارێکی تریش پێغەمبەری لە سدرة المنتهى بینیەوە، لەوێ کە بەهەشتی مەوای لێیە، لەوێ بەڵگە و نیشانە گەورەکانی خوای خۆی بینی. لە وەرگرتنی باسەکانی ئیسرا و میعراجدا هەر ئەوەندا توانین بەڕاست بزانین کە بە سەنەدی ڕاستەوە لە پێغەمبەری نازدارەوە عەلەیهی سەڵات وەسەلام و لەو سەحابیە بەڕێزانەوە جێڕداونەتەوە، ئەمما ئەوی سەنەدەکەی وانە ناچار نین وەری بگرین، وەکو زۆر شتی بیدعە و زۆر شتی ترکە سەنەدیان نییە، بە تایبەتی کە لە مەولوی قەومی وەکو کوردی شادیسان ئەجێڕێتەوە کە لە کۆمەڵە سەرچاوەوە هاتووە کە نازانین ئەسڵیان بۆ کوێ ئەگەڕێت.